باشە مامۆستا هاتنی تەکنەلۆژیا تا چەند کاریگەری لەسەر نووسەران هەبووە بۆ ئەوەی ئەوانیش بێنە نێو بوارەکە و لە سوودی خۆیان بەکاری بێنن. سوودی باشی هەبووە یان سوودی خراپی هەبووە بە شێوەیەکی گشتێ؟ هەردوو حاڵەتی هەبووە. حاڵەتێکیان زۆر باشە لەبەرەوەی ئێستا با بڵێن فەیسبوک زمنی ئەو تەکنەلۆژیەیە کە بابەتێکی خۆیتیا بڵاو دەکاتەوە. خەڵکێکی زۆر لایکی بۆ دەکا و ئەوەی خۆی لەسەر کۆمنتی خۆی لەسەر دەنووسی بە چاک بە خراپ ئەوە هەم بۆ نووسەرەکە باشە بۆ شاعیرەکە باشە نووسەرەکە باشە کە زیاتر لە خۆی دەگا یانچنی خۆی دەگەڕێتەوە سەر خۆی ئەگەر هەڵەیەکی هەبی شتێکی هەبیتن هەمیش بۆ خەڵکەکەش باشە تۆ دانیشتی لە خلالی ئەو فەیسبووکەی بابەتێک دەخوێنیەوە ئەوە لایەنە سوودەکەیە لایەنە خراپەکەشی ئەوەیە کە هەموو با بڵێن ئەومان کتێبمان پەراوێز کردووە تازە ڕادەیەکی زۆر کتێب پەراوێز کراوە هەرچەندە کتێبێکی زۆر دەنووسێتەوە بەڵام لەسەیەکدا دەنجێ ئەو نووسەرەوەی لە هاتووە خەڵقینی ئەو کتێبێکیش بخوێنیتەوە ئیلاگەر وەکو ئەوەی کە معدەن و خۆڵ تێکەل بی مغناتیزی لێ بدێت و معدەنەکەی هەلگری خۆڵەکەی فرێدێ ئەدەبی بەو شێوەی بخوێنیەوە.